بله تماشاوان هجاج بو شیروی زیادتر درباره امجارا عردهجا کو روشلاتا کردستان و گرد ما میوانداری علی کریمی چافدار سیاسی لستدی مل سلیمانی کریه دستپیک دا برز از بخیراتنا دادکم از خوازم شتا بزان بن پشتی در باسبونا هفته که لسر بویرا عردهجا کو روشلاتا کردستان رودا نها استا مروویل وان دوران چاوایا زۆر سپاس بۆ تۆ بینەرانی بەڕێزی NRT ئیجازەم بدە لە پێش هەموو شتێکیدا سەری ڕێز و نەوازێژ بۆ شەهیدی نیشتمانی و بنەماڵەکەی کاک عەبوبەکری معروفی و هەروەتر هەموو قوربانیان و مناڵە چاوگەشەکانی سەرپلیزەها و ئەو دێودێ هاتەوە دەربەندی خان و هەموو ئەوانەی کە قوربانی بوونە بوو مەلەرزە لێرەوە سەر و ڕێز و نەوازیشان بۆ نەوی بکەم وە بەڕاستی سڵاوێکی تایبەت بۆ هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت شارەکانی جوانڕۆ و کامیاران و سنە و سەقز و بۆکان بنێرم کە لەو چەند ڕۆژەیدا بەڕاستی ئیسپاتیان کرد و نیشانیاندا کە کورد نامرێ و کورد زیندویە. ئەگەر بە گشتی دوای دروست هەفتەیەک لە بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان و محافزەی هەڵەبجە ئەمن بمهەوێت بە زۆر کۆنکریتی و بەگشتی ئاماژەی پێ بکەم دەتوانم بڵم دوو تەوەر و هێڵی سەرەکی هەبوون لە مەسەلەی بوومەلەرزەکەیدا. یەک لە ئەوەی کە ئێمە بە چاو دیتمان و بە زەقی دیتمان کە دەوڵەت و نوێنەرانی بەزاهیر ڕۆژهەڵاتی کوردستان لە تاران و هەروەتر حکوومەتی ئاغای ڕوحانی بە هیچ وەچێک ئەو میلەتەی بەئی خۆی نەزانی و نیشانیدا کە زڕدایکێکی حتا بڵێ بێڕەحمە زڕدایکێکە کە بەڕاستی هیچ چەشنە عەتفێکی بۆ ئەو بەشەی کە بە ئیسلاحی خۆیان ئێران زەمینی پێدەڵێن و ئێرانی گەورەی پێدەڵێن هیچ ڕەحمێکیان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو و تەنانەت دزیان کرد لەو یارمەتی و هاوکارێکە کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و شارەکانی ڕۆژهەڵات بۆ براکانیان لە کرماشان و سەرپۆلیزە هاو دەنارد. ئەوە لەلایەک بۆمان دەرکەوت کە ئیتر بە یەکجاری ئومێدی هاوبرایەتی و هاو نەتەوەیی بوون لەگەڵ ئێرانیەکانی تاران ڕۆژهەڵاتی کوردستان بسپێرێ بە مێژوو و بزانێ کە ئەوان هەرگیز و هەرگیز برا گەورەی ئێمە نابن و هەرگیز هەرگیز ئێمە وەکو نەتەوەی خۆیان سەیر ناکەن بە چەند هۆکارێک کە دواتر دێمە سەری. ئەوەی کە لەو هەفتەیدا دیتمان ئەوە بوو کە بەڕاستی خودی ئەحزابی سیاسی سنەتی یا تەقلیدی کوردستان کە بە درێژایی 40 ساڵ و تەنانەت زیاتریش وەکو حیزبی دموکرات 70 ساڵ بەڕاستی نایانتوانی بە ئەرچی نەتەوەیی مێژوویی حامی بوون و بەدەباوەشگرتنی میلەتەکەیان هەستن و ئیسپاتیان کرد و نیشانیاندا کە دوورن لە میلەتەکەیان. علي يعني قليو غازيني تهم لحكومة طهراني هيا هم لحزب كردي دنافا روشلاتا كردستاني دهنا اما بين بهوري لسرفاجي باخذن لبرياوي استخوازن بزانب منها ايرو روش بشتي حفت روجان روشا مروفي روشا مروفان الوان باجاران چاوایا د چا استیدایا ئەوەی کە من دەمەویست ئیدامەی دێڕێکم مابوو بیدەم کە وەڵامی پرسیارەکەی جەنابتە دەمەقابل ئەو دوو هێڵە گشتەی حکوومەتی تاران و ئەحزابی سنەتی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام شتێکی زۆر گەورە دەمەقابل ئەو دوانەدا هەبوو ئەویش یەکێتی و یەکدڵی و یەکجانی کۆمەڵانی خەڵک بەبێ تەنزیم بەبێ سازماندەهی بەبێ ڕێکخراوەیی ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نیشانیاندا دە و چەند ڕۆژەیدا کە یەکێتی و یەکپارچەیی نەتەوەیی ئەوان زۆر گەورەترە لە یارمەتی و کۆمەجی ئومەمی متحیدە یارمەتی و کۆمەچی وڵاتانی جیران و حتا تاران ئەمەی نیشاندا کە ئێمە بۆ خۆمان دەتوانین بە نینۆکەکانی خۆمان پشتی خۆمان بخرێنین. ئەمە جێگای تەقدیرە، ئەمە جێگای ستایشە و هەروەتر زەنجێکی خەتەرە بۆ حیزبە تەقلیدیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە تێبگەن
ئەوەی کە ئێوە دەتان هەوێت لە بەرنامە و پەیڕە و پرۆگرام و ڕۆژانە لە ئوردوگاکانتان ئەوە زۆر زۆر جیاوازە لە ویست و داخوازی کۆمەڵانی خەڵکی شارەکانی بۆکان و سنە و سەقز و مەعابەت ئەوەیان بە سەراحەت پێکوتن ئەم شیعارانەی کە ئێوە لە مەکتەبی سیاسیەکان لە سەرکردایەتیەکان تا ئەوە زیاتر لە 40 ساڵ زیاتر لە 39 ساڵ نزیک 40 ساڵە دەیهێن و دەیبن ئەوە ویست و ئامانجی میلەتی کورد نییە. حقیقت ئەوەیە کە بدەمەوێت لێرە بە زمانێکی زۆر سادە بڵێم ئەو بوومە لەرزەیە کارەساتێکی سروشتی و مرۆڤایەتێکی زۆر 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 ناخۆش بوو بەڵام لە عینی حاڵدا تەکانێکی سیاسی بوو تەکانێکی سیاسی بوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە نزیک بە 40 ساڵە لە خەفەقانێکی بێ ئەملا ئەولای کۆماری پەت و سێدارە کۆمارێکی وەحشی دوور لە مرۆڤایەتیدا دەژی و ئەم ئاخوندانە بە درێژایی 40 ساڵ دەستیان بەسەر هەناسە و ئازادی و چاو و لوتی ئەو میلەتەیدا داگرتووە کە تەنانەت دەبێ بەویست و داخوازی وانیش هەناسە بدەن. ئەم بوومە لەرزەیە لەگەڵ ئەوەی کە بەڕاستی کارەساتێکی یەکجار گەورە بوو سەحنەی وای تێدا بوو مناڵی وای تێدا بوو کە لە ژێر کۆنکریتدا جانەڵایەدا بوو شوێنی وای تێدا بوو کە مناڵێکی 7 ساڵە دەچێت چاکەتەکەی خۆی دادەکەنێ و دەیدا بە ئاوارەکان ئەوانە هەمووی ئێمەی وانەیەکی زۆر وازح بوو بۆ ئێمەی کە بە خۆمان دەڵین سیاسی بە ئێمەی کە بە خۆمان دەڵین ڕەحبەری ئەو میلەتە دەکەین نەخێر ئەوە نیشانیاندا کە ئەو مناڵە 7 ساڵەیە کە چاکەتەکەی دادنێ و دەیدا بە ئاوارەیەکی سەرپلی زەهاو ئەوە ئەوانن کە دەبێ ڕەحبەری ئێمە بکەن نەک ئەو پیرە پیاوانەی لە ئوردوگاکان دانیشتون و ئیدعای ڕەحبەری ئەوانە دەکەن نەخێر من لێرەوە ئیعلان دەکەم ئەو مناڵە 7 ساڵەیە کە ئەو هەستەی بۆ دروست بووە کە چاکەتەکەی خۆی دابنێ و بیدا بە یارمەتی ئەمن ئەو بەڕەهبەری خۆم دەزانم حقیقت ئەوەیە کە نیشانیاندا جوڵانەوەی مەدەنی ئیعتراز و عوسیانی مەدەنی ڕووی لە گەشەیە و ئامادەیە بەڵام بەداخەوە لە باری سیاسیەوە هیچ گونە ڕەهبەریەک و هیچ گونە پێشڕەوێکیان نییە کە بتوانێ ئەو شەپۆلە گەورەی ڕۆژهەڵاتی کوردستان بێنێ سازماندەهی بکە بێنێ ڕێخستنی بکە. باشە دەدەمەکێدا کو ڕەوش دۆخی باژارên ڕۆژهەڵاتە کوردستانی درەوشەکە گەلێکی خراپ دەبوو سەرەدەریە تەهران وەکو پایتەختاوی وڵاتی چاوا بوو دچە ئاستێ دەبوو یعنی تە ئاخافتنی خۆدا تەهران وەکو زردایک بناف کرد گەلۆ پێویستە تەهران چ کردبایە تاران دەیتوانی زۆر چاپ مەسەڵەن بە من یەکشت پێ بڵم خاتونجان دووسێ مانگ لەوە پێش قەدەرێک لەوە پێش ساختمانێکی بینایەکی گەورەی تاران ئاگری گرت بینایەکی زۆر کۆم بوو بەداخەوە لەو ئاگرەیدا 22 کەسێک خەڵک جانیان لەدەستدا دەوڵەتی ئیسلامی نائیسلامی ئێران 23 دانە ڕۆژ عەزای عمومی و سەرخۆشی لە میدیاکانی خۆی ئیعلان کرد بۆ 22 کەس لە تاران کە بە ئاگر ساختمانێکی کۆن کە سەرمایەدارە دڕەقەکان نەیانتوانی بوو ئەو بینایە لەباری سەیفتی و ئەمنیەتیەوە تەئەمین بکەن هۆکارەکە ئەوە بوو بەڵام کۆماری ئیسلامی هات قەرەبوشی کردنەوە 3 ڕۆژیش عەزای عمومی لەوان ئەوە کرد تۆ بزانە لەو درێژایی ئەو هەفتەی ڕابردوو هەزاران کەس بوونە قوربانی نزیک بە 1000 کەس ئەوە ئامارەکە دەڕاتە سەریە نزیک بە 1000 کەس هەر ڕوحی سپاردۆ ئەم هەموو بریندارە ئەم هەموو ئاوارەیە تا ئێستا تەلەڤیزۆنەکانی ئێران مۆسیقای خۆیان لێ دەدەن عەزایان ئیعلام نەکرد ئەمە بمانێت ئەوە لەوێ دامبرێ بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر بڵێ 2 گرانە کۆپتێری و حەوا خست بێت جانی 2 منداڵی ڕزگار کردێت ئاغای ڕوحانی پاش 2 ڕۆژ لە سواری پیکابێکدا هەموو دەور و بەری پاسەوانە ئەوەن دووسکە سەری دەرهێناوە لە پیکابەکە بە پێکەنینەوە قەول و شتی قۆڕ و بێتام بە خەڵک دەدا درۆ بۆ خەڵک دەکا ئەم درۆیانە ئەم وعد و وەعیدانە خۆ نابنە نان و شیر بۆ ئەو منداڵەی من پیرێژنێکم لە دەیەکی سەرپۆلی زەهاو دیت هەر لەو شاشانە هاواری قومێکی ئاو دەکرد ئاو
کوردی کورد مردم لە برستان تونیمە تونی بە مۆبایلەکەی تەسجیلی کردبوو ناربووی ئاغای ڕوحانی حتا جۆی بەو نزایەش نەدا حقیقەت ئەوەیە بەبێ ئەملا ئەولا بەبێ شەرم پێیان دەبێت کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات بە کۆماری ئیسلامیان کوت ئێوە قەت لە ئێمە نەبوون ئێمە قەت لە ئێوە نەبووین و ئەمن ئەوەی کە بۆ عەبوبەکری مەعروفی شەهیدی بۆکانی کە بەڕاستی بە حەق پێی دەڵن شەهیدی نیشتیمان چون لە ڕێگای نیشتیماندا یعنی ئەو بخوا بوویەرەکە سروشتی بوو خۆزایی بوو لێ ئیران سەرەدەریەکە سیاسی پێڕەکرد گەلو ئەرمانجا ئیران هێژێ چ بوو حقیقت ئەوەیە کە ئەمن خۆشحاڵم لەوەی وە سپاسی هاوشاریەکانی خۆم سپاسی هەموو خەڵکی ڕۆژهەڵات دەکەم کە ئەو بۆنە کارە ساتە سروشتیان کرد بە بۆنەیەکی سیاسی زۆریش سیاسی کردیان بە بۆنەیەکی مرۆڤایەتی و شۆڕشێکی مەدەنی دەستان خۆش بێ دەستی ماندوو نەبوونیتان دەکوشین لە دوورەوە هەیوادارم کە هەروە بەردەوام بن لەسەر ئەوەی کە پێیان ئیسپات بوو تاران نە ئیوانە تاران نە دڵسۆزیوانە تاران نەدایکێکی باشە ئەمە بە سەراحەت بە زمانێکی زۆر 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 سادە بە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان گوترا حەقە ئیتر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چی دیکە نەچنە ژێرباری ئەو شۆڤێنیەی ئێران چێتی بوورەوە ئەخر زۆر عەیب و شوورەیە هەردۆی نێکانە لە سازمان و ڕێکخراوەیە کە هەموویان سۆسیال بەگیری ئوروپایان سازمانێکیان دروست کردو بە نێوی کۆنگەرەی میلیەتای ئیرانی فدراڵ و شوورای دموکراسی خواهان لەوێدا کە کۆمەڵێک خەڵکی لێکەوتوو کۆمەڵێک خەڵکی ماڵوێران و پەرپوت لە لەندەن و لە ئاڵمان و لە سوید هاتوون بەداخەوە دوو حیزبی سونەتی کوردی ئێرانە چوونە ژێرباڵی ئەم کۆنفرانسە و تەنانەت لەوێ خەریکن کۆمەڵێک شت ئیمزا دەکەن کە بەڕاستی دژ بەوەیە کە ئێمە لەو سێ چوار ڕۆژەیدا لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیجازە بدە ئەسخوازم بچم دەربارەی ئامارانژی گەلێک نەزەلالی دەربارەی ئاماران هەن هەن ئامارێن فەرمی بەحسا تشکیتکن و ئامارێن نەفەرمیژی بەحسا تشتێکی دن دکن ون وەکو چاودێرێ سیاسی تو ئامار لگۆری کۆدنافخۆیە ڕۆژهەڵاتە کوردستانی دەتێ بەحەزکردن تو ئامار لە جەم وە هەیە نا منی شەر ئەوەکو ئێوە ئەو ئامارانە زۆر نەقیزن گەلۆ ئیران سیاسەتە کوێ هەیە دەربارەی کێمکردنە ئاماران بە دڵنیایی چونکە ئەوە هەفتەیەکە میدیا دەبینین ئێمە هەموو متابعەی میدیا دەکەین بەداخەوە خودی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بڵم تیڤی و ئیعلامێکی وایان هەیە نیانە بەداخەوە تاقە تەلەڤیزۆنێکە کە ئەوی زۆر زۆر مەحدودە ئەوی دیکە بەڕاستی ئێمە هەرچی هەیە لە ڕێگای سۆشیال میدیاوەیە کە سپاس بۆ تەکنۆلۆژیا سپاس بۆ ئەو پێشکەوتنەی کۆمونیکیشن کە هەموو تاچێکی کورد لە ماڵە خۆی بۆ خۆی پەیامنێرێکە دەستگایەکی ئیعلامیە ئەم دەستگایانەی وەکو فەیسبوک و تویتر و ئینستاگرام و هەمووی ئەوانە کۆمەڵێک ڕاستیان بە ئێمە کتۆ کە هەرگیز ئیعلامێکی دەوڵەتی هەرگیز ئیعلامێکی حیزبی نەیدەتوانی بیگەێنێتە ئێمە حقیقەت ئەوەیە کە ئەمن دێڕێکم لە قسەکەی پێشووما بوو دەڕابطە لەگەڵ حیزبەکانی کوردستانی ئێران کە ئەوڕۆ دەبوو بە دەیان و بە سەدان کادری نهێنی خۆیان نارباوە بۆ ناو ئەم هروژمە بۆ ناو ئەو شەپۆلی جەماوەرەی کە لە شارەکان هەستاوە و لەوێدا ڕەهبەری بکەن لەوێ ڕابتوانن سازماندەهی و تەنزیماتی ڕێخستن بەدەستی خۆیانەوە بگرن بەداخەوە چوون لە پایتەختێکی وڵاتی ئەوروپا دانیشتون و لەگەڵ کۆمەڵێک شەوێنی و کۆمەڵێک فاشی ئێرانی دانیشتون و بە نێوی شوورای دموکراسی خواهان هاتوون شت ئیجازە فەرموو شیعاری وان یەکپارچەیی ئێرانە شیعاری وان زمانی فارسی زمانی سەرتاسەری ئێرانە ئەو شوورایی بەڵام ئەتۆ بڕۆ چاو لە دروشمەکانی شارەکان بکە دەڵێ کەرکووک دڵی کوردانە بۆکان شاری کوردانە کرماشان شاری کوردانە کەرکووک قودسی کوردستانە ئەمانە دەڵێنەوە کاکە کوردستانە گەورەژی کردکەک عەلیەژی دخوازم بێم سەر vەیەکێ لە پەرچەیە دنیەن کوردستانی بتایبەت لە هەرێما کوردستانێژی gelek هەلەمەتش بۆ کۆمکردنا ئالیکاریانش بۆ ڕۆژهەڵاتا کوردستانی هاتن دەست پێکردن گەلۆ باندۆرەکە چاوە کاریگەریەکە چاوە لەسەر هەستێنەتەوی دکە
ئەف ئالیکاریان کو هاتن کۆم کرن ئەمن سەری ڕێز و نەوازش بۆ دانە بەدانە تەنانەت ئەو خێمە بچکۆلەیەی کە دوێنێ ئێوارێ لە سەهۆڵەکە دیتم جا چ بگا بەوەی کە لە دیاربەکرەوە سیارە و لۆری ڕۆیشتۆ بۆ کامیاران و کرماشان ئەمانە هەمووی بە سیارە ئەو ئالیکاری بە سیارە بە ئۆتۆمبیل هەیان نەهات شتە گەهاندنە ڕۆژهەڵاتا کوردستانی بەڕێی من مهم ئەوە نییە کە جمهوری ئیسلامی لە ڕێگایە چەندی دەدزێەوە چەند پێش بە چەندیان دەگرێت بەڕێی من ئەمڕۆ ئەم هەستی نەتەوایەتێ مهمە کە ئێمە ئیسپاتمان کرد یەک نەتەوەین یەک میلەتین یەک نیشتیمانین یەک خاچین هەموو برای یەکین ئەمە کۆمەڵانی خەڵک چەند هەنگاو پێش ئەحزابی سیاسی خۆیان کەوتن لە هەر چوار پارچەی کوردستان حەقیقەت ئەوەیە کاتێک ئەوان شیعاری سربەخۆیی ئێران تەمامیەتی ئەرزی ئێران لە کۆنفرانسەکاندا دەدەن ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام کوردی شارەکانی ئێران کوردستانی ئێران و کۆمەڵانی خەڵکی شارەکان شیعاری نەتەوەیی بەرز دەکەنەوە براکانیان لە پارچەکانی تری کوردستانەوە خێمە لێ دەدەن و ئاکسیۆن دەکەن و ئەوە دەکەن کە یارمەتی بنێرن ئەمن دەزانم تا ئەو جێگای توانیویانە ڕیسکی گەورەشیان کردووە هەر لەو باشوورە هەر لە دیاربەکر ڕۆژاوای کوردستانێژی ئەس باوەرم هەلامەت هاتنە دەست پێکردن لە ئەوروپایێژی کەکالی ینی دەما کۆ وڵاتین جیهانێدا ئەف بویەرین سروشتی چێ دەبن حکوومەت دەبێ بەرپرسیار بەرامبەر قەرەبۆکردن ئەوان کەسین کۆ زیان دیتنە پلانە حکوومەتا تەهرانێ دەربارەی قەرەبۆکردن و دابینکردنا خانیان بتایبەت و دەمساڵا زستانی دەست پێکردە هەیە تو پلانێک هەیە لەجەم حکوومەتا تەهران هیچ لە لای ئاخوندەکانی تاران کۆمەڵێک دێ و درینج کۆمەڵێک کافر کوفر مردون لێیان گەڕە بابڕوخێن بڕوان پێ بکە ئەوە لۆژیکی جەمارانە ئەوە لۆژیکی تارانە کە جا بە خۆشبەختانە یا هەر جۆرێکی حسابی دەکەی ئەوەی کە زۆرتر بوومە لەرزەکە قوربانی هەڵگرتووە کۆمەڵێک خەڵکی زۆر 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 شەریف و هەرە کۆنی میلەتانی ئێرانن حتى لناو ناوچەکەدا لە هەمووان کۆنترن کە ئەویش خەڵکی بە شەرەف و بە ناموس و قەبات جێڕی ئازا و بوێری یارساکانن ئەهلی هەقن کاکەیەکانن کە نەشیعەن نەسونەن ئیتفاقەن ئەوە دەبێ ئێمە زۆر 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 بە ئەوەی بگرین بە نرخی بگرین کە ئەو بوومە لەرزە زۆرتر ئەم خەڵکەی کردە قوربانی جا ئەم خەڵکە ئاخوندەکانی جەماران و قۆم و تاران ئەوانەی پێ کافرە دەڵە کافرێک لەسەر عەرز باشتر با نەمێنێت نەخێر هیچ پلانێکیان نەبوو تا ئێستا بەڵێ کەواتە نەتوو پلانێک تەهرانی هەیە دەربارەی قەرەبۆکردنی و نەژی ڕێدەدا ڕێکخراوی ناودەوڵەتی پەرچەی دین کوردستانی ئالیکاریە کوردان بکەن علی کەریمی چاودێری سیاسی گەلێکی سپاس ji bo vê derfeta ku te dame من سپاس دەکەم